لە هەواڵێکی دیکەمان کە ئەمڕۆ من چوومە باخی گشتی شاری سلێمانی کە چالاکیەکە بوو ڕێکخراوی خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی چالاکیەکان ڕێخست بوو بۆ خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی دیدارێک بوو لە دیدارەکەیە چەندین چالاکی هونەری کەلتوری هەروەها توێژینەوەش تێیدا نمایشکرا تێکەوە بابینەری. سڵاوتان نەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. لە پێشترا ڕێکخراوی خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی چەندین چالاکی ڕێخست بۆ کۆبوونەوەی خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی و ئەمڕۆژ لە باخی گشتی شاری سلێمانی چالاکیەکی دیکەیان هەیە لە پێناو زیاتر گرنگیدان بە کەلتور و هونەر و گەشەی کۆمەڵایەتی لە شاری سلێمانیە کە ئەویش چالاکیەکەیان لەژێر نامنیشانی دیداری مێژووی گەشە سەندنی شاری سلێمانی لە دیدی منەوەرەکانمان کە ئەم چالاکیە چەندین چالاکی هونەری کەلتوری هەروەها توێژینەوەش لە خۆیەگرێت. ڕێکخەرانی چالاکیەکە ئەدوێنین هەروەها ئامادەبوانیشە دوێنین کە باسمان لە ئەم چالاکی ئەمڕۆ بۆکەن لەگەڵمان. ئێمە ئەمڕۆ و خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی کە ڕێکخراوێکین کارەکەین بۆ هێشتنەوەی کللتور و مێژووی شارەکەمان ئەم دیدەمان ڕێکخستووە کە هەر بۆ زیندوو هێشتنەوەی کللتور و خانەوادە دیرینەکانی ئەم شارە جوانەیە. لە دیدی ئەم ڕۆمانە چەندین خانەوادەی دێرین بەشدارن کە هەر یەکەیان بەس لە گێڕانەوەی چۆنەڵێیت کللتور و چۆنەڵی ژیانی کۆنی شاری سلێمانیەکەن کە لە ئەمڕۆیە بە هاوکاری شارەوانی ئێمە لێرە ئامادە بووین کۆبووینەتەوە بە هەبوونی چەندین چالاکی کە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە هەموو لایەک ئامادەی ئەنوێنن بۆ ئێمە لەم چۆنەڵی کۆبوونەوەیە. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی هەموو لایەک. چالاکیەکانمان بە ئام ئێمە ئەمڕۆ چەندین وێنەمان هەیە و هەندێک وێنەمان هەیە کە بەدەست کەشراون لەلایەن هونەرمەندانەوە بۆ شاری سلێمانی و بە کۆبوونەوەی چەندین خانەوادەی دێرین کە باز لە گێڕانەوەکەن هەرەکان وتەیەکیانە بێت لێرە کە بەوە دەست بە چۆنەڵێیت ئیڤێنتەکەمانەکەین و هەلوەها ئێمە ڕێکخراوێکی تریشمان بانگ کردووە کە چالاکی ئەوان کۆمەڵە گەنجێکن کۆمەڵە گوێنەیان هەیە لە ڕێگەی دەستکردی زیرەکەوە ئێمە توانین بیان بێنی وەکو سلێمانی کۆن. ئەمڕۆ شەممە ڕێکەوتی 3/5/2025 لە شاری سلێمانی لە باخی گشتی ڕێکخراوی خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی هەڵسان بە چالاکیەک بۆ زیندوو ڕاگرتنی مێژووی ئەم شارە. ئەم شارە هەر لە دروستبوونیەوە کاتێک کە بابانەکان بڕیاریاندا پایتەخت بگوێزنەوە لە قەڵاتوڵانەوە بۆ سلێمانی بە زیندوێتی دروست بوو. چینی ڕۆشنبیر زۆر پەرەی سنتیایە شاعیرەکان و سیاسەتمەدارەکان و دواتر لە ڕووی بزافی ڕزگاری خوازی کوردەوە ڕۆڵی باڵای هەبوو نەگب هەر بۆ باشووری کوردستان بوو هەر چوار پارچەی کوردستان بەنسبەت بنەماڵی ئێمەوە کە کاتی خۆی شێخ مارفی نۆدێ کە سلێمانی کرا بە پایتەخت بە فرسەتی زانی بێ لەم شارەیە خزمەتکە بە زانست و بە ڕۆشنبیریەوە بۆ هات لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی قوتابخانەیەکی دامەزران کە ئەو قوتابخانەیە بە شانازی ویستە بە یەکەم زانکۆی دایکدان لە شاری سلێمانی و لە کوردستانە هەفتە قوتابی و فەقەی هەبوو تێیدا با بڵێ بواری بە هەم لایەنی ئاینی و هەم لایەنی ڕۆشنبیریژەدا بە شانازیەوەی کە لە خوێندکارەکانی شێخ مارفی نۆدێ مەولەوی شاعیر بوو کە یەکێک لە شاعیرە گەورەکانی کورد و جێگەی شانازی هەموو کوردێکە. دواتریش حاجی کاک ئەحمەدی شێخ کە ناسراوە بە کاک ئەحمەدی سلێمانی خەڵکی سلێمانی لە خۆشەویستی ئەو کەسایەتیە ناوی سلێمانیان خستەپاڵی ئەویش خزمەتێکی گەورەی گێڕا لە ڕووی ئاینی و چاکسازی کۆمەڵایەتی
چالاکیەوە تا دواتر گەیشتە ئەوەی کە شێخ محمودی حەفید گەورەترین شۆڕشی سربەخۆی ڕاگەیاند و پایتەختی شۆڕشەکەشی شاری سلێمانی بوو. بۆیە گرنگە کە ئەم شارە هەمیشە بە زیندوێتی بمێنێتەوە و ئەم چالاکیانەش ئەوەی گرنگە هەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەم گەشەی کۆمەڵایەتی زیندووە کاتەوە و هەم زیندووەکە مێژۆکە زیندوو ڕاگرێ بە تایبەت لای جیلی نوێ کە کەم تا زۆر ئاشنانین بە مێژووی خۆیان. سەرتا سڵاتان لێبێ زۆر بەخێربێن دەستان خۆش بێت. ئێمە وەکو ڕێکخراوی کەلەپوری کللتوری کە ڕێکخراوەکەمان گرنگیە بە بواری کەلەپور و کللتور بە شێوازی دیجیتال لەم چالاکی ئەمڕۆیە کە خانەوادە دیرینەکان ڕێکیان خستووە کاگاماش دەستیان خۆش بێ داوایان لێ کرد کە ئێمەش بین لەم چالاکیە پرۆژەکانمان نمایشکەین. پرۆژەکانی ئێمەش پێک هاتووە لە چەند پرۆژەیەکی AR و VR. ARەکان بە شێوازی ئەپلیکیشنە کە لە ڕێگەی مۆبایلەوە ئەتوانی بەکاری بێنیت و وەکو ئەم لەوحانەیە کە لە پشتمەوە دیارە لەوحەکان سکانەکەیت و کەسایەتی کۆنی شاری سلێمانی قسەت بۆکە پرۆژەیەکمان هەیە بە ناوی سەرا بدوێنە و چەند پرۆژەیەکی AR زائیدەن پرۆژەی VRمان هەیە کە ئەتوانی لە ڕێگەی ئەم عینەکە VRەوە بچیتە ماڵی پیرەمێرد و ماڵی پیرەمێرد ببینی پارچەکانی پیرەمێرد کە ئەو کاتە هەیە بۆ بیبینی و زائیدەن باز لە پیسبوونی ژینگە پرۆژێکمان هەیە باز لە پیسبوونی ژینگەکە هەر لە ڕێی عینەکە VRەکە توانی لەسەر پشتی داڵێک بفری پیسبوونی ئاوی تانجەرەوە ببینی. بەگشتی پرۆژەکانی ئێمە پێک هاتووە لە پرۆژەی AR و VR. باشە چۆن بیرتانەوە کردەوە کە لەم ڕۆیە کە خانەوادە دیرینەکانی شاری سلێمانی چالاکییان هەیە کۆبوونەوەی خانەوادە دیرینەکانە ئێوە ئەم چالاکی بخەنە ئەمڕۆ؟ وڵای ڕاستەکەی و کوتم لە سەرەتاشا کاگامانج بەڕێزیان کە لێ پرسراوی ئەو ڕێکخراوەیە بەڕێزیان داوایان کرد عادەتەن چالاکیەکانمان لەگەڵەکە یەکەگرێتەوە پرۆژەکانمان ئیشەکانمان لەگەڵەکە یەکەگرێتەوە ئیتر کە چالاکی لە هاوشێوەی لەم چالاکیانیانە بێت داواکەن لە ڕێکخراوەکەمان کە پرۆژەکانمان بین چالاکێکی ئەوان دەوڵەمەندترکەین نمایشی پرۆژەکانی خۆمانکەین بۆیان. سلێمانی هەمیشە زیندووە و هەمیشە بە زیندوێتی ئەمێنێتەوە. یەکێک لە پایە گرنگەکانی دروستبوونی شاری سلێمانی کەلتور و هونەرەکەیەتی هەر لە کۆنەوە هەتاکو ئێستاشی لەسەر بێت کە ڕۆژنیە چەندین چالاکی هونەری کەلتوری ئەدەبی لە شاری سلێمانیە ئەنجام نەدرێت. هەمیشە شاد و بەختەوەرە.